بە دەرکردنی ئەم یاسای درێژکردنەوەی یاسای سەرۆکایەتی و هەڵمەبژاردننی پەرلەمانی کوردستان و سومعەی هەرێمی کوردستان لەکەدار بجاری بووەتە پەرلەمانێکی دیار نەک لە هەرێمی کوردستان لە ناوچەکە بەگشتی لە ناو پەرلەمانی کوردستانە چەندین جار یاسا پێشێل کراوە. بەو کەسە بڵێ کە ئەوێت دنیا بگۆڕێت با سەرەتا خۆی بگۆڕێت. ئێوە پێتان وایە ئێوە ئەو نمونە باشن کە ئەبێ دەسەڵات چاوتان لێ بکات؟ هەر کەسێک بچووکترین خیانەت لەم بابەتانە لە من بدۆزێتەوە لەسەر تاسەی کوردستان وعد بێ سیارەیەک مێتی هەبێت. دڵنیابن لەو ڕاستەی کە پەرلەمانی کوردستان و ئەمنیەت و ئاسایشی پەرلەمان لەژێر دەسەڵاتی لایەنێکی سیاسی هەموو خەڵکی کوردستان شایەتەوە پەخشی ڕاستەخۆی کەناڵەکانی ڕاگەیاندنە پەخشەکرا. بەڵێ دەنگدرا بە ئێوەشەوە دەنگتان پێدا کە بڕیاری ژمارە 2 لە حاڵەتێکی نائاساییە. حاڵی ژمارە 2 لە پاکێجەکەی ئۆپۆزیسیۆن نە لە پەرلەمان مناقەشەی کراوە نەبوو بە یاسا. کە چەندین کەس کوێر بوون پەرلەمان نەکرد، کە چەندین کەس لەبەر ئیهمالی کەسانی بەرپرس و لەبەر ئیهمالی دکتۆرەکان لەژێر بەنج خەبەریان نەبووە و مردن پەرلەمان لەکوێ کە دیواری قوتابخانە ڕووخاو قوتابی بوو بە قوربانی پەرلەمان لەکوێ بوو. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.